الو. کاک مؤمن چۆنی؟ سەرچاوم باشی؟ باشی برا ساعتی کووە. مەمنون سپاس دەکەم. کاک مؤمن بوار هەیە ئەندە پرسیارە لێ بکەین؟ چی جەنابەت عەفو؟ من ناوم قادر نادرە بە هیواشم قەپات نەکەی. بەڵێ کا قادر باشی سعات باشە؟ سوپاس دەکەم ڕێستەیە. مەمنونم سپاس. کاک مؤمن دەزانم ئێستا تو لێوێن دەرنەمای لە زیندانی بەڵێ. سووسێ بە سندێ شتی خراپ لەسەر تاتێ دەمەوێ بەرلەوەی بڵاو بکەمەوە لە قسە لەگە بکەم دوایەوە گلەی نەکەن. بەڵێ وەڵای تر فەرموو پرسیارکە. کاک مؤمن ئەو وەختەیە تو لێوێن دەربووی خەڵکەتی گەلێک زۆر قاعە گۆڕدرایە، قاعە گۆڕین مۆبایل مخدرات بە پارە کرایە، ئەتوش ئاگال لێ بووە و هیچ ئیجرعاتت نەکردیە. وەڵی کا قادری ترەگە بە بەڵگە لەسەر تا بەعەکسەوە ینی سزنەکەی من پاکتری سزن بۆ لە هەموو عێراق. ینی من هەموو ساڵی یەکەم بووینە لەسەر هەموو ئاستی هەموو عێراق. خۆ دەزانی سجون شتی زۆر لەسرە ئەو دیعانەمە زۆر لە دووکرا لە ژانی شات و بەڵام هیچی ئەسل و ئاساسی نەبووە. هەرچەندە من ئێستا لەوێ نەماوە ئەزانم بەڵێ بەڵێ ئەوجە باشم بەڵگەی لە چێ بینم یعنی چ ڤیددیۆت لۆ بێنم وانە ئیتر من لەوێ نەماوە مەگەر نادەم بود وەرە سزنەکە خۆت لەوێ هەموو بەڵگەکان بزانام چی هەیە تا لە بەردەستدان. بەڵام ئێستاش ینی ئەوەی لە شوێنی منە خۆ من لەوێنی ئەزانم بچی سەردانی سزنەکە بکە یان یەکێک بنێرە لە شوێنەکەی منە و پیاوەی کە هاتیە بە هەرچی بەڵگە هەیە لەسەر شتە با بڵاویکە. یعنی تو پێت وایە مۆبایل نەبردرایتە ژوورەوە؟ موبایل کاکە قادر لە هەموو دنیا هیچ سزنەک نییە مەمنوعات نەفتە ژوورێ. ئەوە قاعدەیەکە مستحیلە حتى من سجونی ئەوروپا سجونی ئەمریکا چیمە مەمنوعات هەر هەبووە بەڵام نسبیە. نسبیەکە چۆنە؟ مەسەلەن لەوانەیە لە لای من سەتا یەک بی لە چاو هەندێک سزنی تری لە عێراق هەیە، سەتا دوو بی سەتا سێ ئەوە هەموو سزنێک هەیە. بەڵێ بەس ئاخر دەڵێن بە ئاشکرا ڕوویدایە ینی یەک و دوو نییە شتیوانیە کا قادر ئێطلاقاً من لەڕۆ جەنابەت من شتەکان متابعی هەموو هینەکانی تو دەکەم. سپاس لەوەکانت دەگرم دڵنیا بە لەوە شتیوانی ینی من مەسەلە ئەوە خۆ پێم نەتم لە هەمووی بێزگەلەوە هزار و قسوور کارمەندم هەیە تو بڕۆ لە کارمەندەکانی خۆمان پرسیارکە. ینی قەزایە هەیە مەسەلەن کە گیرایە هەموو درایتە محکەمە هەرسم دایتە محکەمە لەوانەیە سزنم دایتە محکەمە لەسەر مەمنوعات ئەوەی کە گیرابی ئیزراتی یاسایی کرایە. بەڵام کە لەوێ نەماوم خۆ دەزانی فۆچی مەسەلێک کوردی هەیە دەرە گلۆرەکە کەتە لێژی ئەوەی دەریتر جێگەوە دەکەم مۆزوعەکە من وای دەبینم. نا دڵنیا بە لە بۆ کاک نازمیش دەکەم تێم دەگەی لە بۆ کاک شەهابیش ئەزام کاک شەهابیشم کرد ئێستا خۆی لە جێلیدا گوتی من هەونیمە شەهاب بەڵێ وڵی شەهاب ناوێک بوو یەک کۆمەڵ شتیان لۆ نادم بڕوا بکە لە بەرپرسیارەتی دوسێ کەسی لە ناو حانوتەکەیە لە ناو نەبیستە نازم مەگەر ئێستا شەهاب هاتبیتن چێ نازانم دەتوانم سەناوەکەشی کە شەهاب ئیشی چییە یەک دقە ئەگەر بە هەلو هەن ئەوت کرد شەهاب شەمال ساڵح شەمال قەزم شەمال براکانی حانوتەکان بەدەستە ڕاست دەکەی. باشە کاک هۆی چییە لەوێن دەر مەسەلەن پاکەتی سۆمەر بە 3000 لەوێ بە 11,000 بنمونە بەخوا تا من لەوێ بوومەیتر بە پێی قائیمەیەک زەدوەلێک هەموو ساڵانە لە دایرەی ئێمە خۆ دەزانی سزنی سووسێ سەر بە وەزارەتی عەدلی عێراقی دایرەی ئیسلاحی عێراقی سەر بە هەرێمی کوردستان نی بەڵێ لە دایرە ئیسلاحی عێراقی هەموو ساڵێکە عقود تازە دەکرێتەوە چەهی ئیطعامە چەهی حانوتەکانە لژنەیەکی تر لەوێەوە تەشخیص دەکرێتە نەو لژنەیە دەستە شارەکان بەپێی ئەسعاری مەوجود لە بازاری ئەو شارانە قائیمەیەک حازر دەکەن لەگەڵ سعرەکان بەرامبەری دەنووسرێت ئەو حانوتە ئەوەیە ملزەمە بەو جەدوەلە حتا خواردنەکەش تێدەگەی ئێمەش لەسەر ئێمە قەراری ئەوەیە جێبەجێ دەکەن چه سعرێک دادەنێن بەو سعرە تا من لەوێ بوومە ئەسعار وەکو خۆی بووە لەوانەیە هەندە شتەیە ئەسعار بەپێی ئەو جەدوەلەی کە لە بەغداوە دانرایە. بەڵام ئەمە دەوری سێمە گەگدەبی لەوێ نیمە بە سەراحەت ینی ئاگام لێ نییە نیهائیەن وەزعەکە چییە چۆنە ئاگام لێ نییە. کاک مؤمن یعنی تە چیرۆ برنج
لە بازار بە 17,000 لەوێندەر بە 45,000 دەفرۆشێ. بە چەند؟ 45,000 ئێستا؟ ئێستاش وەختی توش سەرکەک سیر چییە بە 10,000 دەفرۆشێ کاک یەک سەڵکە سیر سەرک سەڵکە کاک قادر بۆ معلوماتت نهائيا من سیر زەمەنی من لێ نەگەڕایمە ئەطلاقاً سیر بستە ژوورێ هەر بۆ ئەوەت بە دڵنیاوە پێ دەڵێم لەبەر دەزانی چی سیر خۆ دەزانی ئاوی سیر وەکو مادەیەکە ئاسن و شتیوا دەتاوێنەوە لە ڕووی ئەمنیەوە کە لە پەنجەرە و شتیوا بدەن سیر زۆر خەتەرەس نهائيا ئەو هەندەی کە من لەوێ بوومە ئەطلاقاً ڕێگەم نەدا سیر بستە ژوورێ بڕوا بکە دەستە زۆری لە سەرچاوەیەک و معلوماتانت بە جەنابەت گەیشتیە من واز دەکەم شتەکە شخصی بی ڕوو لە تونیە بڕوا بکە ڕوو لە هەموو زیندانەکان دەزانم جەنابەت متابعی زیندانەکان دەکەی دەستە خۆش بی لەوەیان بەڵام وا هەز دەکەم کە شتەکان لە بە ناوی من لە موچکە من 3 مانگە لە بۆ 4 مانگ دەڕۆ نەماوە کە ناوی من هاتیە هەز دەکەم شتەکە شخصی بی بڕوا بکە چەند ساڵە من لەوێ بووم بۆ ئەو کاتی تەلەفۆنت بۆ نەدەکردم تا یەکێک برێم وەرە نوێنەرێکی خۆت بنێرە بە حەقیقەتەکان لەوێ بەڵام ئێستا من هیچ دەسەڵاتم نییە لەوێ چی پێت بڵێم نەدەتوانم شتەکانت بۆ ڕوونکەم و نەدەتوانم شتێکە بخەمە بەردەستی کاک مومن ئەمە لەسەر هەموو زیندانەکانە تەلەفۆن و کاک نازمیش کردنی نەگرت هەر بۆ زانیت یعنی 4-5 تەلەفۆن بە هەر حاڵ دەست خۆش بی ئەمن بە دوواچوون دەکەین مەسەن دەبین لە چاری دەیکێ دەگەر ئەو شەماڵی کردم ئێتر ئەوە گوتی ئەمن هەو نیمە خۆی لە جێلیدا ئەچی لێ بکەیت خۆ نازانی بە زۆرم لێ ناخۆ 154 ئەو چاردەستی سێت شتەشی وایە کاک شتشکە فەزاعەتشکی زۆر گەورە باز دەکەن ئێستا پێت دەڵێم بەس بە ناوەکەی عەبدولعەزیز سەهیم کابراکی مارە عەبدولعەزیز سەهیم نه کارمەند نییە کابراکی ئیماراتیە لە زیندانی وێن بەڵێ لە زیندانی وێن دەربووە فرۆشرایتەوە ئیمارات بە مردوو حساب فرۆشراوەتەوە ئیمارات بە مردوو حسابتان کردووە شتیوا دەستە عەقلەوە ئارێ وەڵا بۆ لەو کوردستانەی چ بڵێ واریدە باشە نازانم بیتر ئیماراتی من لە ساڵی بەخۆ برێم 2011-12ەوە ئەو کاتی مستەشارە بریچیەکان سەرپەرشتی تەنەقولاتی سوزوونیان دەکرد لە عێراق لەو کاتەوە مەسەلەن ئەجانب بە لای من ئەسڵەن هەر نەما پێم خۆش بوو سەد بریا وەڵاهی ساڵەکەم بزەبت نەما بەڵام زۆر لە مێژەکە ئەجانب نەما لای من هەموو هەرچی عەرەب و ئەجانب سعودیم نابوو ئەنواع و ئەشکال جنسیات بەڵام نازانم قەت بیر نەما ئیماراتیم نابووی بەسەراحەت سەد بریا زووتر تەلەفۆن کردوە کە من لەوێ بووم یەکێک بەهات باە ئەو بەڵگانە هەرچی بدویست بە بەڵگەوە بەڵام ئێستام نازانم خەڵکی وڵاتی قەتەرە تەلەفۆن بۆ من دەکەی من ئێستا لەوێ نەمام 3-4 مانگ آخر 16 ساڵ لەوێن دەربووی کاک مومن 16 ساڵ ئەوە دەبتە بە شەک لە مێژووی کەسێکی مانگە لەوێ نەماوم ئەزام من ئەوکو گوتم لە بۆ هەمووانم کردی تو 16 ساڵ لەوێ بووی نای عەبدولعەزیز سەحیمە عەبدولعەزیز سەحیم خەتەری بووە بە 600 دەفتەر مرێندرای و گەیاندرایەوە هەولی 600 دەفتەر درایتە چێ 600 دەفتەر وەڵای ناوی بەرپرسی باڵایەکێتی تێدایە ئەمن بەڕاستی ئەوەی بڵاو دەکەمەوە کاک مومن ئەو مۆزوعانە خۆ دەزانی مۆزوعی ئەو مۆزوعی حانوت و شتیوەوە باس شەرحم کرد ئەمە شتێکی واریدە لە هەموو سوزون فەرقی هەیە ئەسعاری حانوت و شتیوە من لەگەڵ ئەوەم بەڵام وەکو باسم کرد ئێمە داوەکە سەربەدارەی ئیسلاح لێجان تەحدیدی دەکات لێجانیش سعرەکان دائما لە سعری ناو بازار و سعریەوە تۆزێک زیاتر حسابی ئەوە دەکەن کە ئەو کابرا و عەقدەی وەرگرتیە مەسرەفی کردی و پارەی عەقدی ساڵانە دەدات و ئەو شتانە هەیە باشکرا من دەیڵێم بەڵام ئەو مۆزوعی کە ئێستا تو باسی دەکەی وەڵا سزن فرۆشرابی بە 600 نازان دەفتەر و شتیوە
ئاوتیان وەزیری عەدل وارەکەتی لەشتیوا حەزم لێ دڵنیا ببنەوە لە معلوماتەکان کاکە قادر جا پرسیار بکەن ئاخر معلومات ئەمە چ بکەم من خەڵکی ناوە خۆتانە بە می گوتێ باشە توژە قەیناکە خەڵک خۆ دەزانی وەکو مەسەلەکەی گوتم کە زەلام کە یەکێ گلۆری کەوتە لێش ئیتر هەر یەکە و شتێکەوە دەکات مۆزوعەکانی تر بەو شێوەی دەبینم بەداخەوە کە بێگومان ئەم نازانم کاک مومن من باش دەزانم هەندێک جار کێشەی شەخسی حەقت تەکەتل هەمووی واردە بەزە من دڵنیام ئەلەو دەقیقی ئەوەی کە نەفەر بە مردوو حساب کرایە لە سلێمانی گواتر چۆن دەکرێت کاکە لە فلیم 100 شتیلەوەی خەتەرترمان دیتە دوای لە کوردستان کە قانون نەبی فلیم بەشەکە لە واقع خۆ سێ بەشی فلیم واقعی ناو کۆمەلگا و زیندانەکانە بۆ خۆ دەزانی ئاخە بەڵام بەشێکی خەیاڵە بەشێکی خەیاڵە بەس لە کوردستان وەڵڵاهی زۆر ژیانی زۆربەی خەڵکی فلیمی باشی لێ دەرەجی وایە نا يعني من لقى من بطل نهائية من اشتوال إطلاقا نبوة ونأصل أساسية لازم أفتي كم شازة ساكلة وما يكشتي مخالفات واشتوال نبوة لو ما بوكو باسي شمكر صالانة إما بوكو سزني شي نموني سزني شو سيناوي هاتيا كاك مؤمن تنكا سدقرتي لسر كاك مؤمن تنكا سدقر لسر تلفون قرتن كارمندا كان تنكا سدايت دادقا والله هي تربقرينو لشؤوني أمني همينا وكان هيك كتان كسم فصل كرديا كتان كسم دايته محكمة دلشاد تفصل يعني كرديا قد دلشاد مسؤولي شؤوني أمنية ايه جوري شؤوني جوري دلشاد من أو قسيلة من لمؤمن ورقر تو أو كسي كمعلوماتك داية ناكرياتو وكو كابراتشي نازم شون بريم بحياتي أو إنك هم معلوماتك كان لبي ورقري براسي حساب كي بلام كمن توضيحها كده من براسي ورنقري نعم بو تلفون تام بو دكام كاك مؤمن من وكو شازة صال مديري أو دائرة بوما أم كرة كدلشادينا ومسؤولي شؤوني أمنية ما يزاليش كاك ناظمي شروكات زي من هربشتي فيه بستيا أم كرة وكو مسألة عربية در الصمامي أماني أو دائرة بله دلشاد شو روجي لسريك دانا ممنوعاتي قلت شو روج خلشي دبرين لري أو كشتي قلت دايت معنا محكمة هي فصل بوا يتر هي عقوبة إداري درا هي حكم بوا طبعا بالتأكيد أو خلكانا هم يدجي دي عادة كانوا دجي دوسنا وتنزار تهديد كرا وتنزار وكرا وسيزول سوا كرا بلام أو حقيقة كمن بيت ظلم تحملي مسؤوليتي وقسي خوشم لك بل أنا من دبيت أو قسي من تيدقي كدرم تحملي مسؤوليتي أو كم كدلشاد لو تهماني كالسري دكريت حموي بختانه وهموي تشهيره لبر دلشاد ريقره لممنوع دلشاد ريقره لواني كديانوي تجارات بكان ديانوي ممنوعات ببنا جوري دلشاد بو ريقر بوا شكون مسؤول شؤوني امني واختصاصي او بوا وتيان سيلبراي خود وردقري كيف قتيت بلا ما حقيقتك انا وتيان دشروشي دشقري لا بهر حال من تالك هاك الشخص سنة كرينات واندرم كمؤمن أتجاوزي دومينيكاد نية بله هما باشا يعني كوبيتان دكريه بموتشي خوتان لو خوتان ومعلوم دالتان بكرن هيز لو دسان شي بس انا بتماي موسى وكا يعني قادر اي بس كاك مؤمن تشي ششكت كرديا خالشي هوليرم لا دتواني لا هولير ببرسي بنا مالي اما وضع مانسونا سونيا لروي داريه ولا روي هر لا اساسه دتواني برسي او برسياره بكي وایا زوزو دەچێ پۆلۆنیای وەنیە چێندە زوزو دەچێ پۆلۆنیاش وەڵای پۆلۆنیا لەوانێ 5 سار دەبینە چویمە 5 ئارێ وەڵا لەگە هەرێمی کەمالاغای زوزو ناسنەوێندەر هەرێمی کەمالاغا نەخۆش بوو 5 ساڵ پێش ئێستا ئیتر عملیاتەکی کرد من چوم سەردانیم کرد لەوێ ئیتر بێکە و پیاسەیەکمان کردو هەر ئەو کاتە بوو ئاخر جار ئەو کاتە بووە تکو ئەو معلوماتی لە پۆلۆنیا ژەگەسەما ئێوە لە ڕاقیترین هوتێل کە ترامپ لێدا بەزە کاکە پرسیاری ڕۆژنامە نووس وایە کاک مؤمن
ناوی ئۆتێلەکەش دەدەمێ ئەگە بتەوێ بزانێت چ ئۆتێلێک دابەست. والله من وەختی خۆی لایڤیش باسم کردن. بڕۆ ئەگە قەچوویە بە وارشۆ؟ نا نەچوویمە بەس ئەمن بڕۆ وارشۆ بزانە ئۆتێلەی لێدا بەزینە دوایە گەرەوە بزانە چ ئۆتێلەکە. باشە وڵی لۆم بنێری مەمنون دەم لە ئەو برادری پۆلۆنیا دەنێرم باشە؟ بەسەرچاو کاک مومن وڵی ئەمن شتەشکی وام نەما ئەتوونە فی دەکەی دیارە ئەمن پرسیارم لە هەر یەکە کردبی کەس ناڵێ ئەمن ئەو شتەم غەڵەت بووە. يعني آخر كاكا قادر من بصراحة من زور متابعي همو هنا كانت دكم تسجيل صوتي كان كبو برادراني مسؤولين او انا كاشتي لسرب بلاو دكيوا يعني همو شتك باي اوي خوي هركس لشويني مسؤوليات بيتن باي اون دخل شي ناحزو اوي هي بيغمان او نقاش تدانيا ناكري مثلا كاتو يشك تليفون بوتو دك معلوماتك داتي بي وثيقه بي بلغه هيشتك يكسر اشتكي يعني وكوشتي حقيقي لا اما بو بسيار دكن كاك مؤمن او يك دو استعملوا سويدم همو ملفي خوم برو ليه بدا سويد تماما ما قدم سويد سرش اللي دمقش اقمي وانداري ما قبل كي والله مسؤول انما تبانينا مسؤولان بس باشا مسؤولين بو معلومات كاكا قادر من شازة صالة من منصب مديرة ذكري شازة صالة مدير دي لسهريمي كردستان جنيم من أزانم كاك معاش مالسا بغدابوا من شازة صالية شك مدير بزناب الدزاني لروي إدارة ولروي تسلسلي تدرجي وظيفي لبوا أصلا من مدير عام والله من سنك غدرم لك رايا كلا شازة صالة ما يموا واتينجي كمن متمسك بما بكرسي كوي يعني وتا شوينا كم بزينيش بعكسه وكمن قرار كذا شو كاك بافل قرار كيدا يتر زور رحاب الصدر وشي قوتاني شوينا كم بزيشتو دورو تسليمم لقرب في وقت كناشي ناس موكاك نازمات تزيد بله زار وبيبينا بله بس كاك مؤمن ذكري شازة صالة كيك لك شوين بي شون ذكري كيك شازة صالة كيك شوين بي وكوتم ناكري من خوم بيزار من سير شوار صال بوداوام دك لبرادراني خوم انا مكاكا من بيزار وما يعني بصراحة خوم استقال خوم مدير عامية بلام لبغدا خود زاني هموي محاصصة او نادرة كرد او دبيلة وكرد نبي من 2000 من 2014 ومكتب سياسي كتابي لبو كردم لبو منصبي وكيل وزيري عدلي عراقي بله والله ما وكاتيش هر نكرا هر مايا من بناساري لشويني خوم ماي ما بله من مديرم 16 سال جناب خود دزانی دبویا استا مدیر عام بم استا بارستر بمنیا بله بس که بویا نکردی ما یتر بلمسی بار ساری من لبه مایم كاك من دم يكشف بزاني من موديلش كم هنا ناو او بلوي برخنا بقرم يعني موديلكم لن اوكر ديا بيشان هرشتك ما عندنسي دانغود رازني وايا استعملوا الروبر قسنغوش نقل دكم تم دقي ازو خلك بالريار دا سكو امن ايشي من بيشان بس اشتمان لو دهات بلاو ما عندك دو استا رأي كاسي تومت بار كتومت بار دكري اوش نقل دكري بو يخلق بخوي بالريار بدا بس ام براسي بيد بريم تا سيق مسؤول من هذيك الاشيانم بلا والله فعلا او غلطهم هو داعي يبردن لك هموي عيار بيصار بوا والله ترى دزاينت يا اخوي اگر ببلغوا اشتاق لسريه شي كبيت بس ناطلاني بس من انا وددمي مثلا اواني كزناب لسمن باسيدك يعني هي تحبيه شوانيه مثلا بس ناصار بم يا اشتاق يمرم واي كاك مؤمن بلغ اما موضوع حانوت دو ست ورد باسكر موضوع حانوت اول هم عراق يعني السوزوني هم عراق اسعاري حانوت برستر لا اسعاري ابا وندي او هيز قماني تدانيا سيقات وسارقات والله ترناز انا مسانقات وسانقات بلام من تالوي بما لبكي او جدوليك لدائره اصلاحي عراقي لجنيه شي مختص داينا ابو هم سوزوني عراق نبز لبز ابو سوسي هم سوزوني عراق قائمه هي لس او جدول اللجنه شم تشكيل من بحث شي اجتماعي موظفه شي صحي عامه لقيه شي شؤوني امني انا مانغانا متابعي اسعار كان يذكر تقارير يخوش يمرس كتو لبو منش كريتم بكتاب لبو دائره عامه كاسعاري حانوت او ما هذا كان كدان درايه بفي جدول وفي اسعاري كتحديد كرايه او يعني ضروري اداري وروتينياته او دتوان ببلغس بين هاشتاج بهمود لبردسي بله
ئەزانین چه کاک من دەمەوێت بەڵام برێ وەڵاهی وەکو سعری بازار وەشی سعری بازار نییە منەوە اعتراف بەوە دەکەم وە نەبی نانەخۆ لێرەش لەکەم بەنزیخانەکان سەر کەمە گرانترە لە چاو بازاڕیت کە خۆ لێرەش وایە کاک من دوایین شت من دەمێ بەس یەک سەرز بدەم زۆربەی بەس بەڵگە باش کاچی من ئێمە لەو ئەوروپاین لە نێت بدا لە کۆمپیوتەر بدا هەموو ئەرشیفی من دێتە گۆڕێ مەعاشم چەندە خانیم بە چەند کڕیان لە چێمەیە سیارم پێویست ناکە بچمە دائیرەی بەس لەو کوردستانەی هیچ دائیرەیەک ئامادە نییە وەسایقت بداتێ بۆ خۆت باش دەزانی من بخوای یەک قەوس یعنی خەڵک کۆمنت ناوێری لە بۆمان بنووسی ئەڵێ کاکە وەڵڵا تەشقەڵم پێ دەکەن دوای ئەو بەنەوە ئیتکە دەردەکرێت کۆمنت چییە 50 کەس لەسەر ئەوڵابۆر لە دووز خورمات و بە منیان گوتیە وای کرێ دەرم کاکە بە کۆمنت نووسە دەرێت کاکە تو نازانی یعنی بازی دادنین دوای ئەوە ئەو تو باش دەزانی خەڵک لەسەر کۆمنت گیرایە لە لەندەن هاتەوە ئیتر کە تو لەژێر ئەو سیستەمە دابی سیستەمەکە شەفاف نەبی بێگومان بەڵگە گەلێک زەحمەتە ئەنگۆ تێمەگەن ئەوروپایە ڕاستە لە ئەوروپا بە بەڵگە قسە دەکرێت لەبەر ئەوەی ڕئیس وزەرا ناتوانانی بەڵگە بشارتەوە لەبەر ئەوەی هەمومان شەفافین یعنی ئێستا ئەمن مەلەفی من لە ماڵپەڕێک هەیە هەرچی هەموو تێدا نووسرایە چ سیارەم هەیە چ ئەوم هەیە بەڵام کاکە ئیمە مەسوولەکانیشمان دیار نییە ئەمە هەر ئەوە دەبینین هەمووتان بوونە ملیۆنێر بەنمونە من ملیۆنێر نیمە داوی لێ بردمەیە بەڵام بنما پرسیاری لە جەناب بکەم سەبارەت بە کۆمنت کە باست کرد من بەڕاستی مەرەقم بۆ بزانم ینی جەنابت کە یەکێک کۆمنتێک یان نامەیەکە بۆ دەنێری مەسیجێک سمسێک شتێکە لەسەر یەکێک یەکسەر تو قبولی دەکەی و یەکسەر دەیکەیە هین لەسەر کەسەیان ئەمن وەم کردیە کاک من قەدی تر دیوتە خەبەرێک ئەمن هەر ئەسڵەن ئەوانەی کەسی فەل ینی ئەوانەی بێدایک و باوکن قەت شتیان وەرناگرم خەڵکانێک دەنجیان لە دەستم بی تەلەفۆنیان بیان ناسم پێم دەگەی خەبەری ئەوانە وەردەگرم بەڕاستی پێت برێم لەبەر ئەوەی مزداقەتی خۆم پێ زۆر گرنگترە لە 100 خەبەری من ئەگە مزداقەتم هەبوو هەزاران خەبەری باش دێتە دوێ ئەگە مزداقەتم نەبوو هەرچ بڵاوکەمەوە تەسیری نابی ئەوە نهێنێکی خۆشمە باز دەکەم پێم دەگەی بەس بزانە یعنی ئەمن ئەوە نی هەرێکە نەک خەبەری لۆ نادمە ڕەنگی هەیە خەڵکەکە مەسئولی هەرە باڵایە بە نازناو لۆم دەنێری وەرم نەگرچە لەبەر ئەوەی نازانم چێە بەس بیناسم لەبەر ئەوەی خەبەرەکە درۆبی ئەوە دەبی بۆیە دڵنیا بەم قەت ئەو شتانم نەکردی ڕەنگی لە سەردەمێک جاری وا هەبوو ئەو شتە ڕوویدایە بەس ماوەیەکی زۆرە ئەزمونماوە گرتیا هەموو کەسێک خەبەر وەرناگرین ئەگەر نەیناسین ئەگە معتەبەر نەبی چکو ئەمە ناوی خۆمان دەخەینە سەر ئەمن توش سەرێشە دەبم نەک ئەوە بەرحاڵ کاک من باکاتت نەگرم سوپاس بە وەڵامدانەوە با بزانی چۆن دەبیت با بزانین چۆن دەبی ئەو شوێنە پێویست بوو بڵاو دەکەین ئەو شوێنە پێویستش نەبوو ئەوە ئەمە زانیاریە تا لێک دەدەمەوە بەنیازم ئینشاءڵڵا مانجی حەوت نهایەتی حەفدەوانە بێم سەردانێکی سوید بکەم دەخێر بێ خۆشحاڵ دەبووم ئەگەر جەنابت لەوێ ڕقم تەلەفۆن عنوانە شتە بووە ئەوە ڕقم تەلەفۆن لە فەیسبوک برادەرینی لەوێ دەتوانم مراسەلەت بکەم سەر چاو کاک من دەی خۆشحاڵم ئەو کاتان باش ئێستا ئێمە ئەمجارە لەگەڵ یەکێک لە گەواهیدەرەکانی ناو زیندانی سووسێ قسە دەکەین کە تا ئێستاش لەو شوێنەیە بەڵام لە بەرباری ئەمنی و کەسێتی خۆی دەنجی نەکەر ئەو دەنجی منیش لە دوای ئەو لە پرسیارەکانەوە ئاڵگۆڕی بەسەردا دەکرێت لەبەرەوەی هەمووتان ڕەوشی کوردستان دەزانن وەزعەتی ئەمنیەتی وێندە دەزانن و ئەو ڕەوشەی لە ناو زیندانی سووسێکە زۆر تایبەتمەندترە ئێمە هەر ئەوەندە دەتوانین بڵێن ئەوە کارمەندێک لە کارمەندەکانی وێندەرە بەخۆی لە بۆمان باسکە کووت پێناسە بکەین برای بەڕێز کاتوێکێک لە کارمەندەکانی ناو ئەو زیندانەی بفەرم ئەمن وەکو هەرسێکی سزی سووسێ لە گەرتانم ئامادەم وەکو شاهیدێک لەسەر ئەو ڕووداوانی ناو سجنەکە و گەنجەڵی مدیرەکە و باردۆخی ناو زیندانەکە قسەتان لۆ بکەم. بەڵێ چی دەزانیت تۆ لەسەر ڕەوشی چ ڕەوشێکی مەترسیدار خراپ
لە بواری مامەڵە ناو زیندان پرتوفێڵ تاوان چی دەزانی بگەێنیە بە گوێگران فەرموو. بەڵێ من لە مدیرەکەەوە دەست پێ دەکەم بەڕێبەرەکەەوە لۆ زیندانیەکان. یەکەمیشت ئەو مدیرە کە هات لۆ قەڵاکەی بوو بە مدیری ئەوێندەرێ هیچ شتێکی نەبوو، تەنها بیێمێکی وەرگەڕاوی کۆنی پێبوو، پارەی بانزینی پێ نەبوو، پارەی لە عیماکانی کۆت دەکرد و بانزین دەکرد بە شادی کە لە نزیکی پیرەمەگرونی سارەکەی پەکی کەوت. بەڵام ئێستا ئەو مۆزوع ینی بدا چەند من بوویتە بەرپرسی زیندانی سووسێ لە دەوروبەری 2006 داهاتوو بۆ ئەوێندەرێ. بەڵێ ئێستاش کەسێکی ملیاردێرە و لە بەهۆی گەندەڵی سزنەکەی سووسێ و ڕەشۆ و پارەی فرۆشتنی مۆبایل و دەرمانی مخدر و ئافرۆشتنی کەسێکی ملیاردێرە ئێستادا عێراقی. یعنی تۆ وەکو یەکێک لەوانە کە لە نزیکەوە لەو زیندانەی ئیش دەکەی تۆمەتیەوە دەدەیە پاڵ ئەو بەرپرسە تکە ئەو کابرا لە کاتێکدا پارەی بەنزین بکە ئێستا پارەی خەیاڵی هەیە. ئایا زانیاری ینی چ زانیارێک لایە کە بوویتە ملیاردێر ملیۆنێر باوا بڵێ؟ بەڵێ یەکێک لەوانە ئەو کە هات لە بۆ ئەوێندەرێ لە ماری پلکی دەماوە لە هاپەڕەی نزیکی ئەو سێنەی نەدەتوانێت بچێتە خانووی کردەوە. ئێستا لە بەکرەجۆی وە بزانم پێی دەرەن بەکرەجۆی لەوێ خانوویەکی سێقاتە شتێکی وای هەیە کێستا لەوێش نەماوە حیماکانی تێدایە ڤێلایەکی هەیە لە هەولێرە باخێکی هەیە چەند دۆنم دوو ڤێلای تێدایە لە نزیکی قەڵاکەی هەر سووسەیە. ئەگەر پێی خۆش بێ من بە لۆکەشن دەشت دەنێرم باخەکەی لە کوێن دەرە باخەکەی لوقمانی هاوکاری ئەویش ئامەرخۆ بوو باخەکە ئەویش لەوەیە بە پارەی دەرمان و فرۆشتنی گاز و بانزین و موبایل ئەمانی پێکەوە ناوە. ئینا بە هیچ کەسێ لە عێراق بە معاشێکی ملیۆنێک 2 ملیۆنێ ناتوانێت ئەو هەم شتێ بکات کە مۆنیکای 8 پستۆنی پێ وەنەوشە 8 پستۆنی کڕێ بۆ خۆی و باڵ ناو. یعنی پێدا ئەو دەوڵەمەندبوونەی بەهۆی دەرمان فرۆشتن مۆبایل گەندەڵی و ئەوەکانی ناو زیندانی سووسێ وای کرد لەو چەند ساڵی لە 2015 ساڵە لەوێندەر بووتە ئەو دەوڵەمەندە گەورەی کە پارەی خەیاڵی هەیە تۆ پێت ینی تۆمەتەکە لۆ هەندێک دەبێت کە ئەوە بەهۆی ڕەوشی ناو زیندانی چکو لەگەڵ ئێمە ئەڵێ وەزعی عایلی ئەو دیدارش لەگەڵ ئێمە کردێکە لەگەر ئەوە دادەگرین ئەڵێ ئەمن ئەم پرسیاری لێ کە مەسەوەی کە دەوازی دۆمینیکای هەیە لە چێ بوو چکو دەوازی دۆمینیکا پارەیەکی خەیاڵی دەوێ ئەڵێ ئێمە ڕەوشی خێزانی باو واپیرم دەوڵەمەندە وە لە کاتێکدا لە بەریتانیا بووە بزانم ماوەیەک گەڕابەوە مەسەلەن ئایا ئەو پارانەی خێزانی عائیلیت یان ئەوە تا لە بەریتانیا هێناوێتیان ئەوە کە لە ناو زیندانی سووسێ پەیدا کردیان؟ بەڵێ بەڵێ ئەو کە سەرەتاکە گەڕایەوە لە بەریتانیا تەردوڕەسی هەبوو لە مارکێتێکیشی دەکرد لە بەریتانیا مەقسی خۆیەتی لەو کارمەندەکانە قسەی دەکرد. ئەگەر ئەو لە دەوڵەمەند بووە یەکەم جار دەیتوانی خانێکی بەکرێ بگرێت لە سلەیمانی بچێتە ناوی نەیتوانی کرێ خانی بدات لە ماڵی پوری دەمایەوە لە ڕاپەڕینی دەمایەوە پارەی نەبوو دوو دەفتەری هەبوو لا ئێمە باسی دەکرد ویستی لە تاسوجێ عەرزێکی بکرێ گوتی ئەمن عەرزێکی بکرم کوو بیکەمە خانی یعنی نەیتوانی بیکاتە خانی. ئێستا ئوتێلی هەیە ئێستا مشاهدم ئوتێلی هەیە ناوی چی ئوتێلەکە؟ ئوتێلەکەم بیرچۆیە بەس ئاگادارم ئوتێلی هەیە باخی هەیە مارکێتی هەیە ئەم شتانەی هەر هەمووی کڕیوە
ئەوەش وەک خۆت دەڵێی جیازی مۆنیکا لەسەر احترامی خۆی دەڵێ کە جیازی دۆمەنیکایشی هەیە ئەوەش وەک خۆت گوتت پارێکی خاڵی دەوێت بۆ ئاشم هەیە هەڵاقی سوتێ کەسێکی زگوردیشم ئەو بۆ مار و منداری کڕیا من کەسێکی زگوردیشم لۆ من ناتوانم جیازێکی نەک بیکڕەوە سەفەرێک بکەم کو ئەو دەتوانێت بیشی کڕێتم. ئێوە چۆن دەزان ئەم مڵکوماڵانەی هەیەنی لای ئێوە باسی کردیە چۆن هەست پێ دەکەن ئەو مڵکوماڵانەی هەیە بەنمونە؟ نا خانەکەی لە بەکرێتوێ خانەکەی کەس ناتوانێت حاشای لە پێسا خۆی باری کردی حیماکانی تێدایە خانەکەی تریشی ڤێلاکی بچیە لە هەولێرێ باخەکەی هەر دیارە نزیکی قەڵای سووسێ من لۆکەیشنەکەی دەنێرم ماڵێکی ئێزدی ناردێتە سەری کە هەر ئەو ماڵە پیاوەکەشی لە لای ئێمە لەسەر وەزارەت دەوام معاشی هەیە و باخەوانی بۆ دەکە یعنی حرەسی باخەکە و باخەوانیشە معاشی لە قەڵاکە وەردەگرێت. بەڵێ باشە بینە چە پرسیارش کە مەسەلەی ئەو دەرمان و مۆبایل و ئەوانە دەبردێتە ژۆرێ تا چەند دێوە ئاگادارن یعنی مەسەلەن لە هەموو زیندانێک لە دنیا ئەو شتانە کۆنتڕۆل 100% ناکرێ بەڵام چۆن مەسەن ئەوانە بواریاندایە کە بە ڕێژەیەکی بەرفراوان دەڵێن هەیە بەپێی ئەو نامانەی بۆ من هاتیە بەپێی ئەو نامە و زانیارانەی بۆ من هاتیە ئەڵێن یعنی زۆر بەربڵاوەوە بە خۆیان ستافی ئەو زیندانی بەردەوام بەخۆیان دەبەنە ژوورەوە دەفرۆشن و هیچ ئیجرعاتێکی گەورە لەگەریان نەکرایە تا چەند بڵەوە ئەو تۆمەتانە ڕاستە بەڵێی تۆ؟ بەڵێ خۆی ئەو قەزەی تەلەفۆن و دەرمانەی چەند کەسێک بەپرسن لێ لەوانەیە مدیرەکە خۆی بەدەستی خۆی نەباتە ژوورە بەس بەڵام چەند کەسێک یەکێک لەوانە دڵشادی ناوە مدیری شئونە لوقمان ئامرقۆیە لە ڕێ ئەمانە دەچێتە ژوورەوە هەتا زۆر دەبێت کە زۆر بوو ئەوان بە زیندانێکی دەفرۆشنەوە کە زۆر دەوڵەمەند بێت لە ژوورەوە کەسانی زۆر دەورەمەندی دەفرۆشنەوە نایفرۆشنەوە بە کەسانی احتیاطی کە هەر خۆشیان دۆسەی لۆ دروست دەکەن مەسەلەن دەیفرۆشێ بە زیندانێک شتێکی زۆر دەبات شەو دەدەن بەسەریا و پێی دەگرن دەڵێن دەدەین بە محکەمەی لەبەی تازە کەشە بوویتە بەس ئێمە دەتوانین ئیشەکە لۆ چاپین هەر لەگەڵ توجارەتەکەشە ئەمانە قەزێکی بۆ دادەخەنەوە بە پارەیەکی زۆرتر مەسەلەن شئون دەڵێ من دەشا پێ دەڵێ ئەوە دەفتەر دۆلارە من ئەم قەزێت بۆ دێ منە دەگە بت بەمە مارکەزی ئەم بت بەمە محکەمەی ئەوم دەخۆی ئەویش لەبەر ئەوە حکم نەخواتن سڵح دەکا بە پارە لەگەڵ توشاد و لوقمانە ئەم پارانە هەموو لە ڕێگەی نووسینگەوە یان لە هەولێرە یان لە سلێمانی يعني دوزار تجارتي بيكن بموبايلش وبا درمانكش بوشي وازو دوزار تجارتي بيها باشە ئێوە چ بەڵگەتان هەیە کە ئەو مۆبیلانە مەسەلەن سەر لە نوێدایان فرۆشنەوە و دەبەنە ژوورەوە یعنی چۆن دەزانن ئەو شتانە یەکێک بازەوەی زۆر بەڵێ بازەوەی کە دەگوت مان دەشکاند تەنیشتەکانمان دەشکاند ئەو زانیارانە لە بۆ من هاتە تا بناسێن دەگوت دەدوایە کە دەگیرا و دەمانیت هەمان مۆبایلە ینی کە گیرا و دیسان فرۆشایتەوە بەڵێ تا چەند ڕاستەوە من خۆم یەکێکم لەو کار بدانی کە مۆبایل بەدەستی خۆم بە کلیلەکە شخم تێت کردیە نەک من زۆربەی کارمەندەکان کە شتێکیان لە سز ناگرتیە شخممان تێ کردیان مۆبایلەکەمان بە شێوازێک لێ کردیە کە بناسیتەوە پاش ماوەیەکی تر ئەو مۆبایلە دووبارەی گیراوەتەوە ئەو مۆبایلە چۆتە شئونی چۆتە لای ئامرقۆی دووبارە لە سزنەکە فرۆشراوەتەوە باشە ئەدی کە دەگیرا چی لێ دەکرێت تەسلیمی یعنی نەدەبردرا دەرێ نەدەشتێنرا نەدەبردرا دەرەوەی زیندانی سووسێ کە دەگیرا یعنی دەچێ بە قانونیان دەبا لە کوێ بی و لۆکەتەوە کنیان بەڵێ خۆی ئەگەر بە قانونی باسکەین من لە قانونم دەبێت ئەو مۆبایلەی دەستی بەسەردا دەگیرێت یاخۆت ئەو حەبەی یان ئەو مخەدەری دەستی بەسەردا دەگیرێت بە چاودێری لیژنەیەکی لەناو بچێت بەڵام ئەم دەچوە شئونیە لە شئونێتر تاوقەبا دەبوو کەس نەیدەزانێت چی لێ دەهات کو لەناو دەچێت بۆ هەمان کات پاش مانگێک پاش 15 ڕۆژی دیگە کە تەفتیشێک دەکرایەوە یان سزنێک تەفتیش دەکرا
دووبارە ئەو مۆبایلەی پێدەگیرایە. بەڵێ پاشەوانە بە چ ڕێگایەک مۆبایلیان دەبردە ژوور و لە کاتێکدا دەڵێن سۆنەر هەیە بەنمونە مخدرات یعنی چۆن پێیان دەگەیشتە ژووری؟ بەڵێ ئەو لە شەوانە ئەو ئیشە دەکرا شەو کە زاڵتی شئون جیازی سۆنەرەکەی دەکوژاندەوە و خۆی دەچووە ژوورە تەوزیعی دەکرد. بەو شێوازە یەک دووەمیشیان لە پشتی بلۆکی دوو سێوە پەنجەرەکان بینی هەیە بینی مشەبەکە تۆزێ بۆشە لێوە بەرزی دەکردەوە لەو سەربان و لە سەربانیش بەقادرنا دەیبردە خوارەوە هەر زاڵتێکە ئەوەی دەکرد دەیبردە خوارەوە لەوە بلۆکی دوو سێ دایدەنا. کامێرەشی لەبوو زاڵتەکە بە ڤیدۆش دەرچوو کامێرەکەشیان لێدایەوە بە قۆری پار دەنێ بە کامێرەکە و کامێرەکە دەسوڕێنەوە و موبایلەکان سەردەخەن. هیچ ئیجرئاتێکیشی لەگەڵ نەکرا لەبەرەوەی نزیک بوو لە ئامرقۆ لە نزیک بوو لەو نەقیب لوقمانەوە ئەو زاڵتەی دی. یعنی کەشفیش بوو کە چۆن دەبردرێ و ئەوە بێ و هیچ زراعەتیش نەکرا. بەڵێ هەر عینایەکی مدیری چەند هەزار ئەبی پێگیرە احتراف کرا سزنەکە وتی ئەم احترافێکی لەسەر چەند هەزار حەپێکی لۆ هێنا لۆ سزنێ بە دەرمانەوە گیرە حەبی دەرمان بوو مخدرات ئەوانە بوو یان بەڵێ حەپی لە سزنەوە با پێ دەڵێن سەلیب پێ دەڵێن وەردی پێ دەڵێن ڤالیۆم ئەمانی پێ بوو چەند هەزارێکی پێگیرە. بەڵێ زیاد لە چەند هەزارێکی پێگیرە زیندانەکە و خۆشی احترافی کرد کە چەند هەزار زیاتریان هێناوە کە گیرە هیچ شتێکی بەرامبەر نەکرا خۆی وازی هێنا دوای پێشیان گوتەوە گوتیان وەرە لە دەوامی خۆ دەوام بکە وتی نا من نامەوە ڕووی نهاتەوە بێتەوە بۆ دەوا هیمای خۆی بۆ ئەو پیشەی ئەگەر دەکرێت ناوی چ بووەتەوە بۆی یان ناتەوێت ناوی بدەی ئازادی مەسەڵەن حەزش ناکەم ناوی برم لەبەرەوەی کەسەکە ئێستا لەوێ نەماوە باشترە کەسەکە لەوێ نەماوە باشە بچینە سەر سەعرەکان لێ بووە نەمن بەڵێ سەری مۆبایل و ئەو بە چەند بوو لەوێندە دەرمان و ئەو شتانانی نرخەکانیان چەند بوو مۆبایلش مەسەن گەلەکسی بە چەندە بەڵێ بەڵێ مۆبایلێک مەسەلەن لە دەرەوە گالاکسیەکی ئەگەر بە $200 بێت لە ژورۆ لە سەری $1500 دەفرۆشێ هەتا $3000 دەڕوە باشە بەڵێ بەو شێوازە دەفرۆشێ بە سیمکارتەکەەوە تاقان دەفرۆشێ. باشە ئەی خەت و پەیدا دەکرا لە بۆیان یعنی بڵێ چەند زیندانیەک هەیە لە ژوورەوە سزنن یەکێک لەوانە ناوی عەلی عیماد بووم عەلی عیمادێ ساوازم لە ئیمارات دەژی خۆی عێراقی بە ئەسڵ ئەم بەردەوام پارێکی زۆری دەدا بە مومین بە دڵشاد بە لوقمان کەسێکی توجار بوو بەربوو ئێستاش من خۆشم نەمزانی کو بەربوو کو ئەم کەسە دەرچوو لە عێراق گەشتا ئیماراتیش ئەم کەسە لە زناو سزنانەکەیە ئاخر مۆدیلی ئایفۆنی پێ بوو فەیسبووکی پێ بوو ئەنتەرنێتی 24 ساعتەشی هەبوو هەر لە ناو سزنەکە کۆدەکەی لە چێ پەیدا دەکرد پێیان دەدا نا بە ئەمری مدیر لێ هات بۆ ژوورێ کەسێکی دەوڵەمەند بوو ئەزام کۆت ئەزەسە 100 مۆبایل لە ژوورەوەی بەنمونە ئەو 100 کەسە و کۆدەکانیان بەدەست دەکات لەیەکتریان وەردەلۆسن کۆدی ئەوەی کە کووەت خۆ خەتی ئەنتەرنێت هەموو کەسێک بە خۆ زانێ کە دەچێت ژۆرە کۆدەشی دەوێت وانیا مەسەڵەن لە مام سیمکارت بۆ سیمکارتی ئاساسیێل و کۆڕەکۆن دایم ئەنتەرنێتیان نەبوو ئەو دەیکڕی مۆبایلەکەی پێ دەفرۆش بە سیمکارتەوە بوو سیمکارتەکە دایم ئەنتەرنێتی هەبوو بەڵێ بورە ئەم نۆمزانێ وەکولای ئێمەیە بەڵێ ئەو کابرای باست کرد خەبەرێشکە لە بۆ ئێمە هاتیەوە ئەمە پرسیارەمان لە بەڕێوەبەری پێشووی زیندانی سیاسی ئەو کردێکە لە قۆناغی ئەڵێم کابرایەکی قەتەریە ئیماراتیە زیاتر پەنجە لە قەتەڕی ڕادەچێشێکە لە سەر داعش گیرایە دوای ئەوە بەردرایە بە پارەیەکی زۆر خەیاڵی تۆ تا چەند ئاگات لەو جۆرە کڕین و فرۆشتانە بووە کە خەڵک
ومن ئەو زانیارانەی لۆم هاتی ئەڵێن مەسەڵەن خەڵکیان برتە دەرەوە بەمهاجا لەبەگەر عائیلەکانیان یەکتریان لە دەرەوە دیتێ بە پارەی زۆر شوێن دەفرۆشێ لێگای نووسن قاعە گۆڕین یعنی مناڵ فرۆشتن ئەو منداڵانە کەش تاوانشی زۆر گەورەیە بەڕاستی ئێمە ئەو شتانە دەنگە منەزەماتی جیهانیش کە مناڵ بە زۆرەمنێ دەستدرێژی کرایتە سەر لەو زیندانانە تا چەند ئەوانە ڕاستە؟ بەڵێ ئەمە لە 2007 بوو 2009 بۆ 8 ئەمە خۆم جارێک مدیرم ئاگادار کردو لەو شێوازە نەک من چەند کارمەندێتریش ناڕزایەتیان دەگڕی لەسەرەوە قەزەی دەستدرێژی سێکسی گوێی پێ نەدا بە هۆکاری وتی من نامەوێت لە ناو سژنەکەیە کێشە دروست ببێت لەبەر ئەو کەسانی کە ئالوودەی دەستدرێژی بوون کە مندارێکی جوانیان لا نەبوایە کێشان دروست دەکرد یعنی لەبەرەوەی کە فەوزا دروست نەبێت لە ناو سژنەکەیە و شەڕ نەبێت ئەمانە هەست کەسە و مناڵێکی جوانیان دەهێنایە لای خۆی ئەی فڵان کەسم لێ نەقڵ کە لۆ قاعەکەی وەرەقێکی دەنووسی لۆ شئونی یان لۆ ئامرخۆی ناوی لوقمان بوو مندارەکان نەقڵ دەکردە لای بۆی نەبوو تەداخلات کە داوای دەکرد یان لە ڕێی من چونکە ئەم کەسانە دەسەڵاتیان هەبوو لە ناو سزنەکانە چۆن ئەڵەی گروپ بوون ئەوەی فڵان کەسم بۆ نەقڵکە ئیتر بەدەست خۆی نەبوو نەقڵ دەکرا ئەوێ و ئەو بۆ ئەو کارانە بەکارهێنا ینی بە بەساو کارمەندەکانەوە دەکرا بەڵێ 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 ئەو منداڵانە دوور لە ئارزوی خۆشیان دەستدرێژیان دەکردە سەرێ یان ئەوە نەبوو لەبەرەوەی مەخۆم چەند جار لەگەڵ زیندانە قسەم کردووە کە وتێتی من لە دەرەوە ئەوە نەبوومە مە ژن و ماڵم ناڵیە بوو لە ژێرەوە ینی ئای بە قسەش دەکرێت حیز کراوە یعنی هەر مناڵ نەبووە تەمەنی گەورەش بووە بەڵێ تەمەنی گەورە بووە تەمەنێکی هەبوو یەک تۆ بچانەڵی جوان بووایە دەرنەدەچوو لە ژێر دەستیانە چەند عقوباتێکی ئەکرد بەس ئەوەش نەبوو کەس عقوبە درایە لەسەر هەندێک کە ئەو تاوانانەی کرایە و زۆر بەکەمی کرایە شتێکی زۆر مەسەلەن 13 کەس دەستدرێژیان دەکردە سەر یەک نەفەر ئەمە عقوبەیەک درا عقوبەکە هیچ نەبوو یعنی شتێک نەبوو هەستان قاعەیەکیان دروست کرد دەستدرێژی کرد یەک منداڵی گەنجیان بڵێ عقوبەکەی چ بوو کرد لەو 13 کەسە چەند ڕۆژێکی بردی ئینفرادی و خواردن و ئاو هەموو شتێکیان لەبەر بوو هاتنەوە دەرێ و ئەینەن دووبارە و سێبارە و 100 بارە و هەتا ئەم دەقێش ئەم دەستدرێژیە بەردەوامە هەستا خۆی مؤمین قاعەیەکی کردەوە بە ناوی ئەو ئەوانەی کە تووشی ئەو کێشەیە ئەبن جای کردووە بە حسابی خۆی لێیان ناویان نابوو قاعەی حلوین ئیتر بە ئارەزوی خۆیان لێوە خەڵکیان نەقڵەکە ئیشەکان بۆ باشتر بوو ئەو کەسانە چێ بوون کە ئەو تاوانانەیان دەکرد و ئەو باڵا دەستیان هەبوو کەسانی سەرمایه‌دار یان بەپرچ بوون بەڵێ ئەمانە سەرمایه‌داریش بوون و بە چۆنەڵی کەسوکاریان لە دەرەوە یان ڕیز عەشتە تێبوو یاخود لە حکومەتی عێراقییا بوو یاخود لەناو مەبەستی کورد و عەرەب بوو وەنیا ینی کورد زیندانی سوتێ بۆ جێگران بزانن زیندانەکە سەر بە حکومەتی عێراقا و بەشێک لە زیندانەکاندا عەیش عەرەب کورد هەموو تێدایە وەنیا بەڵێ هەموو نەتەوەکانی تێدایە خارجی عەرەبی خارجیشی تێدا مەسەڵەن زۆربەی وڵاتانی تێدا وڵات عەرەبیەکانی تێدایە لەگەڵ تەنانەت ئەفغانی تێدا بوو تورکی تێدا بوو زۆر قۆمەکانی تێدا زیندانی هەبوو چەند هەزار زیندانی هەبوو لێ لە بینی 1000 بۆ 1500 1700 نزیکی 2000 دەبووەوە چەند کارمەند هەیە لەوێندەش
دوو شەفت یەکەزارە تا سێ شەفت بوو داوای بوو بە دوو شەفت ئێستا سێ شەفت داوام دەکەین ئەیش بە بۆنم تاعیناتە تازە زیادی جاران ئەوەندە نەبووین بەڕوانەسە لەوانێ بچێتە 900 بۆ 1000 بزەوت نازان لەبەری قەڵەم ئەو تعدادی لە ئەم نازان بەس بەڵام زۆری نیەسە بەڵێ بەڵێ باش بکەین ئەو زانیاریانەی لە بۆمە دێتن کە ئاراستەی بەڕێوەبەری پێشووی زیندانی سێشمان کرد نەنەفیکردنە تەئیدیش کرد کە شتەکان زۆر بە سەرێکی خەیاڵی دەفرۆشێ و مەمنوعیشە بنەماڵەکانیان جلوبەرێک خواردن شمەکیان بۆ بێنن کات کۆمیتاری تووچی لە سەوێندەکەیەوە تا ئێستا شەوێندەبن و ئاگادارن بەڵێ بەڵێ ئەوە ڕاستە بەردەوامە و ئیشە لەبەرەوەی لە بە 8 دەکڕن لە ڕێحانی دۆ بکڕن بۆیان نییە کە سوکارەکان هێشتا لۆ بینی دەبێ هەر لە ڕێ حانودۆ بکڕن مەسەڵەن ئێستا کەو کاتێ مینی لێ گوستا لەوێندەرە نەمایە کیلۆی گۆشت بە لە دەرەوە بە چەند هەزارێ بوو لە ژێرەوە بە 45,000 ئێستا بە 15 بێ لە ژێرەوە بە 45,000 ئێستا لە ئەو کاتێکم و مین لەوێندەرە بوو مثلا تەماتە کیلۆی بە 500 لە دەرەوە لە کیلۆ بە 10,000 عینەن خەیار هەموو ئەو شتانە لەوێ مثلا جگەرە جغارەی 4 قات گرانترە لاوێ 5 قات گرانترە ئەم حانوودا کە دانراوە بەغداد ئاگادار نییە بە هیچ شێوەیەک بەغداد ئاگادار نییە لەبەرەوەی زۆر گرانشت دەفرۆشن هەز کاتێ لیژنێک لە بەغداوە دەهات ئەمان ێستا قەپاتی دەکەن دای دەخەن لەبەرەوەی لیژنەکە نەیبینێت هی مدیرە خۆی من حانوودەکەی مؤمنە زاڵتێک سەرپەرشتی لێ دەکات باشە ئەوەی ئێمە زانیمانە ینی کە پارەکان دەبردرا دەنێردرێت لە بۆ زیندانەکان لێیان وەردەگیرێ نادرێتە دەستەوان بە خۆیان بە ئازادانە تەسەڕفکەن تا چەند ڕاستە 100% وایە بە هیچ شێوازێک پارەکان نادێتە دەست زیندانەکە دەچێتە لای زاڵتەکەی و ڕاستەوخۆ دەچێتە لای مدیری لێەوە پێی دەڵێن کە سوکارەکەت 500,000 لۆ نردیت ئەوە وەسڵی 500,000ەکەدا هەڕوو لۆ حانوت لە حانوت دوای 500,000ەکە چەند شتێکی یادەدایە و دەفرۆشت و دەڕۆشت مەسەڵەن خۆت مەمنوعە تەلەڤیزۆن لە ناو حانوت بفرۆشت ئەمان تەلەڤیزۆنیان دەفرۆشت تەلەڤیزۆنێکیان دەفرۆشت بە 750,000 ئەفرۆشتا هەتا پێشەوەی کە مؤمن دەربچێ لە بچێت تەلەڤیزۆنێک بە 750,000 لە دەرو لەوانێ بە 100,000 ئەم بچکۆلەکە ئەم شاشە گچکەکە باشە حکوومەتی بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراق یەکێتی نیشتیمانی کەوانم کادی یەکێتی بوون ئێمە کە قسە باز ئەو زیندانە دەکەین لەبەرەوەی دەبن دەسەڵات یەکێتیوانە کادی یەکێتی قەت ئیجرائاتێکی لەگەڵ نەدەکردن قەت دوو کادیری دەستگای زانیاری نەبوو راپۆرتێک ڕەفعی سەرەوە بکاتن بێن بانمونە بڵێن ئەو هەموو شتە لەنا ئەو زیندانە ڕوودەداتن وەزارەتی دادی عێراقی قەت لێپیچینەوەی نەدەکرد لەو شتانە جارێک لیژنەی بەغداد دەهات لەوێندەرە بەڵام یەکسەری دەیبردن بۆ دوکان حینایەکانی دەیبردن بۆ دوکانی لەگەڵ بەرانی کوڕی و دامن لە دوکانێ شەو دەگەڕانەوە لێ سزنەکەی بە سەرخۆشی دەگەڕانەوە دەستخۆشیان لێ دەکردن یەک جارێکی مۆمیان لە بەغدایە هەسان لە ڕەخای وسان هات لە سلێمانیەوە وابزان لە سلێمانی داوام دەکەن هاتن لە ئەوێندەرێ دەستخۆشیان لێ کرد دەستخۆشیان لێکی کە باشتری سزن دەرچووە لە ئەساسە ئەسڵەن نەسان مقابلەیەکی سزنێکن یاخود کە سزنێکیشان مقابلە دەکرد حد بە حرەسەکان دەوانیان حیمایەتی دەچوو سزنێکی دەهێنا ئەو سزنیان دەهێنا کە لە بەرژەوەندی ئەو قسەی دەکرد پێیان دەگوت ئەتوو ئەوەی دەڵێت و ئەوەی دەڵێت و ئەوەی دەڵێت لەوە زیاتر لۆت نییە قسە بکەیت زیندانی دەترسێ هیچی نەدەگوت بە قسەی ئەوانی دەکرد بەڵێ باشە بەسەر چاو دەچی دەڵێمش ئەوە دەڵێم بەبەردەمیاندا بۆیە بە هیچ شێوەیە یان دیژنێک ویستا دیژ لە ناو بلۆگەکانەوە شتێکیان دروست دەکرد دەیانوت
لبرباري أمني دبي حرس لقرانه لبلا أمانة خطر شتي خد وفدة شروزك لروزانا ذهب بلا بابا الزندانة لجد صلاتي هيمنة وكادي من برا ويدبن شونا هدي شتي نايز وفدك سنجارك خلق دهات من دتنا لا مديري مثلا كمان ذيك إجبي صارت أقدر ياخد بيسكتي وده يقول مدير كوبري هيك كسر بوينة تشبه بوينة يعني شيش كسر تداخلي ويشك تنها أواني مزيكي خوانا مثلا دخشات بو أو عمر قواكينا لقمان بو بله تنها أمانا مثلا كذا باشا ما بسيارك لبيل نظام في تيروكك لبوي مجراتك وانا فرق لنا الزندانة بهو كاري تندرسكي بس تدري داي او كل شيخ قطر او داي او نقرا او تويان او تفرشاوه لا تصدق تيروك جيل بيزبك ولا ويندرن من تندين كسف يندي فيك دي ما علينا ومدى بلام او حكاية هي لا تصدق استوى بله أنا أول فكرة من ذاك أنا أود أسألك أو استروي ده سام بولازاني خلا قصدك أول استكان شادوته يعني لا نستوشيت كارمن جد بزدان بس إذا نرجعني إما أم كسا كارمن رجعني كسا نرجعني أم كسا شريك ولقوا أو الإمارة كسا إذا الإمارات جدي لرجع أو إشتكلا يعني لو كارمن رجعني أود أسألن كأستروي ده كذا قطري ولا كذا بطاري جزء بس هیچ کسی آدمی که وقتانا ملاسل قطارم لیگی لگر روزیان بکیت آمد کسیا. بگو من وای. قصهش که من نمای مگر تو بوده گیازانی رخت معلدیست توی بوده بیگینی به جگران بفرمون. بله من زیادر من برای تلویا برسی او دانقوات تنها لم إنسانية كراولة ديجي ما في بنوه ديجي إنسانية كراولة تنها مؤمن لي بالأسرنية بدرجية لقمانة من خويتي دوشادة وزايدا حماية كانت أمانة بتوصل لو قزيانو لو دزدرش السكسانة لو قندولي لو دزياني كراولة کسی در نکردی و رجل رجانیان عقوبه جوری بداتن لسر اوتاوانا نه کس فصل نکراوه حتی اصلا یک نفر جا بداتگاه ایش کرافتی بود اینا هیچ کسی چوا در نکراوه خلق وصل کراوه لسر احمال واجبی یا خود خلق وصل کراوه لسر مثلا برامبر بحث كتير إتجاه برامبر بحث كتير بوا ياخد راسي قلت ياخد بجي أواني نكرد أنا فصل كده بلام أقدر بكرايا اشتغل بكرة دبوا لقمان الدرسات وحما كان يخوي بدها بدارجة بلام نعرفتي شو أنا في زيادة كسر براو بدارجة أيش فوقي بولا نزاني خوي تكر إنا أي أولا بو تبقى بلام نخير اشتجوانا كراو حتى أولي بو أما بردوان بو خوش باش دزاني باشه یادم کسی که ناو زندان خوی کشتیه و پت تا چند راسته آوه کارمند بوله بله سالی 2009 بو بچند سزنیک حب جیره حالا کارمندگان بلای کار حقانه ایدی او نقل لقمانه او نقل لقمانه او سزنی جا کرده لگه برادرکانیا که سزنیک بکارمندگانی گوتوی امن کشف دکم که چه ام حقانی هناو شون روشاوه اگر وازم لینه من بیانی هر همی کشف دکم شکار دکم ایک بولانی سزنکا اوتیان خوشم کندیا بله نه چی بود والله لبر كسوكاني بله واباشي
نەوتە باشترا بەڵام خۆیان باش دەزانن ئەوەی کە حەقەکانی لۆ هاتبوو باوی بەرپرسێکی باڵا بوو لە دەرەوە وەزان ڕێز عەشەتیشە بۆ شێوازە شتەکان بۆ بەرتەپۆش کرد و ئەو کەسێک بوو بە قوربانی لەو بینە بەداخەڵ ئەمە قسەمان نەما زۆر سپاس دەکەین بە هیوان زۆر سپاس بە هیوان ببورن بە هیوان کە لیژنەی لێکۆڵینەوە لە حکوومەتی عێراق و ئەگەر یەکێتی وەکو حیزب تەڕایەتیش تێدا مایە بە دواتچوون بکەن لە ئەو گوتانەی ئەو بەڕێزەوەی گوتووە ئەو زانیاریان دەگاتە ئێمە کە تا چەند ئەو زیندانە لەو ڕۆژەدا دەژیت و ئەمە بەشێک لەو تاوانانەی چ ئەو زانیارە بەدەست ئێمە گەیشتە چ ئەو برا بەڕێزە باسی کرد تاوانی نێودەوڵەتین دەستدرێژی سیاسی و ئازاردان و بواردان بە زیندانیانی مەترسیدار کە بێنە دەرەوایان ئەوە تا مافیان هەبێ بە هیوان بە دواتچوون بکرێتن نەکرد ئێمە بەو ئامانجە دەیکەین کە ئەو قەزیانە ئیسارە دەکەین ئەو خەڵکە کە بە هەزارانن ئەگە تاوانباریشن بەڵام دەبێت مافیان بپارێزرێت زۆر سپاس دەکەم زۆر سپاس